Arvoisat kuulijat, olen Kord-Nead Ebrahimi, 40-vuotias kurditaustainen iranilainen, joka on asunut melkein 11 vuotta Suomessa. Muistan, kun olin lukiossa, halusin vaikuttaa ympäristön päätöksentekoon. Kirjoitin artikkelin lehdessä, joka kuvaili, että meidän kaupungissa Iranissa ei ollut liikennepoliiseja eikä liikennevaloja eikä mitään liikennesääntöjä. Sen vuoksi jouduin putkaan 2 päiväksi. Olen tällä hetkellä ehdolla kunnan valtuuston Raision kaupungissa. Minulle on tärkein asia ulkomaalaisten kotoutuminen. Tämä prosessi onnistuu silloin, kun me voidaan opettaa suomen kieltä hyvin ulkomaalaisille. Ja minulla on oma aloite ja oma suunnitelma, miten voidaan opettaa suomen kieltä hyvällä tahdilla maahanmuuttajille. Jos maahanmuuttajat oppivat hyvin suomen kieltä, totta kai se vaikuttaa meidän kaupungimme ja vaikuttaa meidän yhteiskunnamme. Jos maahanmuuttajat pystyvät puhua suomea hyvin, se vaikuttaa meidän elämään, meidän arkielämään. Sen ansiosta työttömyys vähenee. Sen ansiosta veronmaksajat lisääntyy. Sen ansiosta kaupungin kustannukset vähenee. Sen ansiosta säästetään enemmän työttömyysturvaa. Sen ansiosta turvallisuus kasvaa. Sen ansiosta yhdessä eläminen edistyy. Ja loppujen lopuksi sen ansiosta kunnamme kehittyy. Arvoisat raisiolaiset, antakaa äänenne oikealle ehdokkaalle. Toivotan teidät lämmintä kevätpäiviä ja myös hyvää viikonloppua. Branu hoşevistanu hauzmananu haunishmanani kurd. Emin Kord-Nead İbrahim'im mavey yazdı sağlı Finlandım çırsal tamanma du mendali pazda sağlı yazdı sağlam heya stajlere kari tercüme dekam la wulatay kandidim bo şuray şar واتە ئەنجومەنی شارەوانی شاری ڕایسیۆ هیوادارم بتوانم دەنگی متمانەی پێویست بەدەست بێنم و لەو ڕێگایەوە خزمەتی ئەو کەسانە بکەم کە لەو شارە دەژین بە بێگومان کاریگەریم دەست دەبێت لەسەر ڕەوەندی کوردیش بەگشتی. بەڕای من گرنگترین شت ئەوەیە کە ئێمە کوردەکان و بەتایبەتی خارجیەکان بتوانین زمانی فینلاندی فێر بین بۆی کە باشتر بتوانین لەو کۆمەڵگایە چالاک بین. ئەمن پێشنیار و پرۆژەی تایبەتی خۆم هەیە ئەگەر بتوانم دەنگی متمانە بەدەست بێنم لەو ڕێگایەدا چۆنەمە بتوانین زمانی فینلاندی بە شێوەیەکی گونجاو و بە خێراییەکی باش فێری پەنابەرەکان بکەین بۆ ئەوەی کە بتوانن یان درێژە بە خوێندن بدەن یا ئیش و کارێک پەیدا بکەن و لەو کۆمەڵگایەدا ئەکتیڤ بن و بە بێکاری ژیان نەبەنە سەر. هەر بۆیە هیوادارم دەنگی متمانەی پێویست بەدەست بێنم و بە یارمەتی ئێوە. قەولی زۆر گەورە نادەم لەبەرەوەی کە دڵنیام لە دەستم نایە، بەڵام کاریگەریمان دەبێت لەسەر بەشی پەروەردە بێگومان کەوە زۆر گرنگە ئێمە لە ئەنجومەنی شارەوانی و هەروەها کاریگەریمان دەبێت لە
بەشی بێهداشت و تەندروستی و پزیشکی و ڕێگا و بان و ژینگە. بۆیە هیوادارم بە یارمەتی ئێوە بتوانم ئەو پلەیە بەدەست بێنم بۆی کە خزمەتی خەڵک بکەم. داواشم لە هەموو کوردانی ڕایسیۆ و بە تایبەتی ڕایسیۆ بەڵام دەوروبەری شارەکانی دەوروبەری ڕایسیۆ وەکو تورکو کە گەورەترین شارەوە شارەکانی دیکەی دەوروبەر ئەوەیە کە تکایە بەشدار بن لە پرۆسەی دەنگدان. گرنگ نییە دەنگ بە کام کاندید دەدەن. ئەمن بۆ خۆم هیوادارم دەنگ بە کاندیدی کورد بدەن و ئەگەر کاندیدی کوردیش نەبێت دەنگ بە نەتەوەیەکی دیکە بدەن کە فینلاندی نەبێت لەبەرەوەی کە فینلاندیەکان بخواان دەنگی پێویستیان هەیە. دەنگی خارجی دەبێت بەرز بێتەوە و ڕێژەی خارجیان و ڕێژەی پەنابەران دەبێت لە شوورای شاردا بەرز بێتەوە. بۆیە هیوادارم دەنگەکانتان بدەن بەو کوردانەی کە خۆیان کاندید کردو و هەنگاویان ناوە بەرەو پێش. تکایە بەشدار بن بە حکوومەتی فینلاند با سیستەمی دەسەڵات بەوەی بزانێت کە ئێمەی کورد چالاکین، دەنگمان هەیە و دەنگیشمان کاریگەری هەیە. بە هیوای سەرکەوتنی هەموو لایەک و ڕۆژانێکی خۆشی بەهاری و گەرم بۆ هەموو لایەکتان هیوادارم کۆتایی هەفتەیەکی خۆشتان هەبێت. بەسپاسەوە.